لە ڕۆژی جیهانی مامۆستایاندا مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک بەدەست دەیان کێشەوە دەناڵێنن سەرەکیترینیان نەبوونی موچەیە لە کاتی خۆیدا ئەمە جگە لە داواکاری گواستنەوەی ڕاژەکانیان بۆ سەر ناوەند لەقی کەرکووکی یەکێتی مامۆستایان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا داوای باشکردنی دۆخی مامۆستایان دەکات بۆی خوێندنی کوردیش لە کەرکووک بەردەوام بێت یەکێتیەکە بە پێویستی دەزانێت حکوومەت ئاوەڕی جددی لە گرفت و کێشەکانی مامۆستایان بداتەوە. یەک چیترمە هێڵن مامۆستا بە کۆمەڵی خەم و خەمی گەورەوە بچێتە ناو پۆل و پۆڵەکانی خوێندن لە هەردوو وزارەت و پەروەردە خوێندن و باڵا موچە بەبێ لێبڕین و بە ڕۆژ جارێک بدێت لەبەر ئەوەی مامۆستایان بە تەواوی نیگەرانن بە پێچەوانە ناچار دەبین هەڵوێستی تر وەربگرین پلە بەرزکردنەوە دەست پێ بکات دەست بە دابەشکردنی زەوی و یەکەی نیشتەجێبوون بکرێتەوە وانەبێژی بکرێنە فەرمی بە پێی بنەما و پێویستیەکان. دوو پەرلەمانی کوردستان ڕژنووسی ئەو یاسایە کە پێش 2 ساڵ لەلایەن یەکێتی مامۆستایانی کوردستانەوە پێشکەشی سەرۆکایەتی لیژنەی پەروەردەی خوێندنی باڵا پەسەند بکات بۆ ئەوەی مامۆستایان پارێزراو بن و هەوڵ و ماندووبوونیان بە بەرزی ڕابژیرێت. بەشێکی دیکە لە دەستەی مامۆستایانی ناڕازی لە کەرکووک لە بەیان نامەیەکدا داوا دەکەن موچەی مامۆستایان لە کاتی خۆیدا بدرێت و ڕاژەی مامۆستایانی خوێندنی کوردی بگوازرێتەوە سەر ناوەند تاکو لە قەیرانی نەبوونی موچە کە فەرمانبەرانی هەرێمی کوردستانی گیرۆدە کردووە ڕزگاریان بێت. بەڕێوبەری یەکەی سەرپەرشتیاری خوێندنی کوردیش هۆشداری لە شکستی خوێندنی کوردی دەدات ئەگەر حکوومەتی هەرێم هەوڵی چارەسەری ئەو گرفتانە نەدات. بە پێویستمان زانی پێش دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن سەرنج و داواکاری مامۆستایان و موچەخۆران لە چەند خاڵێکدا بخەینە ڕوو. یەک پێدانی موچەی تەواوی بێ لێبڕین و هەموو 30 ڕۆژ جارێک. دوو دیاریکردنی چارەنووسی موچە بە ناو پاشەکەوتکراوەکان دەستپێکردنەوەی تەرفیعی مامۆستایان کە 8 ساڵە ڕاگیراوە. سێ بەتوندی ئیدانەی گرتن و ڕاوەدونان و دەستگیرکردنی مامۆستایان و چالاکوانان دەکەین لە شاری هەولێر، دهۆک، ڕانیا، زاخۆ هاوکات داواکارین بە زووترین کات ڕزگار کرێن بە تایبەتی مامۆستا بەدەل و مامۆستا ئومێد بەرواری هاوڕەکانی کە 50 ڕۆژە دەستگیر کراون. چوار گواستنەوەی ڕاژەی مامۆستایان و فەرمانبەران و خوێندنی کوردی بۆ سەر حکوومەتی عێراق و بەغدا و چارەسەری کێشەی موچەکانیان. واللهی خوێندنی کوردی ئەگەر بەم دۆخە بێت من گەشتبین نیم لە ئایندەیە کە بتوانێت وەکو پێویست قوتابخانەکان ئێستاکە کەم بووتەوە یعنی مناڵی کورد لە کەرکووک بەکەمی بە تایبەتی لە گەڕەکەکانی کە بڵێ زیاتر کەوتۆتە گەڕەکی سکان و ئەو مانتیقانەوە زۆر بەکەمی تەلەبە ناونووسەکان بۆ خوێندنی کوردی ئەمەش خۆی بۆ خۆی کێشەیەکی گەورەیە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان کەیسی خوێندنی کوردی هیچ کەمتر نییە لە کەیسەکانی نەوت و غاز و کە هەمیشە چەندین وەفد بەڕێگاوەیە بەرەو بەغا بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە. چارەسەری کێشەی موچەی مامۆستایان و گواستنەوەی ڕاژەکانیان بۆ سەر ناوەند داواکاری چەندین جارەی مامۆستایانی خوێندنی کوردیە لە کەرکووک بەڵام تا ئێستا هیچ کام لە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغداد وەڵامی مامۆستایانی کەرکووکیان نەداوەتەوە. هەرەمەش وای کردووە مامۆستایانی خوێندنی کوردی بێهیوا بن کە ڕەنگە ئەم بێهیواییە بۆ ساڵی نوێ خوێندن کاریگەری نەرێنی لەسەر خوێندنی کوردی لە کەرکووکدا بنێت. چیان نووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.